ئەمڕۆ باسی ئازاری جومگە و هۆکار و چارەسەرە نوێەکانەکەین. دکتۆر شۆڕژ ئەحمەدم لەگەڵە کەپسپۆری نەخۆشیەکانی جومگە و ڕوماتیزمە. ئێوەش وەکەم و جارێک کە ئەگەدارتان نەکەین لە ڕێکتۆری کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ئێستا بەرنامەکەمان ڕاستەوە خۆیە، توان لەوێەوە هەم بینەر بن هەم پرسیارەکانیشتان لە کۆمنت بنووسن وەڵامی پێویستان بۆ وەرەگرم. دکتۆر بەخێر هاتیبانیت باش. زۆر سپاس دکتۆر جان، سپاس بۆ بەڕێز. پێمان بڵێ ئازاری ئەژنۆ بۆچی زۆر باوە لە ناو خەڵکە؟ هۆکارەکە ئەوەیە کە خەڵک زۆر بە پێ ناڕوە یاخۆت ینی هۆکاری دیکەش هەیە؟ بەڵێ طبعاً ئازاری ئەژنۆ یەکێکە لە ئازارە زۆر باوەکان و باوترین هۆکاری ئازاری ئەژنۆش بریتە لە سوانی جومگە. بریتە لە سوانی جومگە. طبعاً سوانی جومگە یان سەوەفان پێوتێ نەخۆشی تەمەن، یعنی زیاتر لە دوای 50 ساڵیوە تووشی بڵێن ئینسانە بێ. بەس ئێستا بەڕاستی دەرکەوتووە کە خەڵکێکی زۆر خەڵکێکی گەنج ینی خواردتەمەنی 50 ساڵ یان خواردتەمەنی 40 ساڵ تووشی ئازاری ئەژنۆ ئەبێ. ئەمیش ئەڵێن چێ بۆ لای دکتۆر ئەڵێ وەڵا دکتۆر من ئازاری ئەژنۆمە بۆ چوون بۆ لای دکتۆر پێیوتم تووشی سەوەفان بووی، من تەمەنم 20 ساڵە یان 30 ساڵە چۆن نەبێت تووشی ئازاری ئەژنۆ بم؟ خۆ پرسیارەکەشی تەواوە بۆچی بۆ گەنجێتیشەوە. سەرەکی ترین هۆکار بۆ ئازاری ئەژنۆیان سەوەفان لە خواردتەمەنی 40 ساڵی و 50 ساڵیەوە بریتە لە بەرکەوتن، یعنی با بڵێن پێکانی ئەژنۆ ئیتر بەسەلەن ئەوانی کەسێک کە بەڵێن یاری تۆپی پێەکە یان یاری هەر یاریشکە ئەکا کە تووشی پێکان ئەبێت بۆ ماوەیەکی زۆر ئەم پێکانە کەسەکە ئەڵێ وەڵا ئازارەکەم باش بوو دکتۆرە توانم بڕۆم. کەی وات لێ هاتووە کاتێ بۆ لای تۆ مێژووی نەخۆشیەکە مێژووی پێکانەکەی گەڕێتەوە مەسەلەن بۆ 6 مانگ پێش ئێستا ساڵێک پێش ئێستا یەکەم جار پێکانێکی بەرکەوتووە، دوایی کە ئازارەکەی نەماوە وازی لێ هێناوە. کاتێک هەیە بۆ لای تۆ سیرەکەی لە دەرەجە 2 یان دەرەجە 3 سەوەفانەیە. کەواتە هۆکاری سەریشی بۆ ئازاری ئەژنۆ بریتە لە سەوەفان. هۆکاری سەوەفانەکەش لە تەمەنی گەنجێتیا بریتە لە پێکان. ئیتر ئەم پێکانە مەسەلەن چ کەوتنە خوارەوە بێ، چ زەربەیەکی بەرکەوت بێ، چ ڕاکردنێک بێ، چ وەرزشێک بێ کە لە حەدی خۆی زیاتر بوو بێ. باشە دکتۆر بەس خۆ هەر کەس وەرزشکە ڕۆژ لە ڕۆژان هەر تووشی پێکانێگە بێ. بەڵێ چۆن وا بکەین ئەو پێکانە نەگاتە حاڵەتی ئازاری درێژخایەنی جومگە و سەوەفان؟ طبعا من هەموو کاتێ کە نەخۆشەکانیان بۆلام ئەڵێ دکتۆر وەرزش بکەم ئەڵێم بەڵێوەیکە، بەس وەرزش مەرجی خۆی هەیە. چۆن؟ یعنی وەرزش ئەبێ سێ مواسەفاتی هەبێ، سێ جاکەرەوە هەبێ. بەڕاستی ئەبێ یەکەم وەرزشێک بێ کە بەپێی تەمەنی خۆت گونجاو بێت. دووەم وەرزشێک بێت کە تۆ متعی لێ ببینی، یعنی کەسی وا هەیە ئەڵێ من ئەچم بۆ قاعە وەرزشەکەم ئەبێت 2 ساعات لە قاعە بم خۆی لاگەکا و زەخت لە خۆی ئەکا و ئەوە نییە. یعنی تۆ کەسێکی بەپێی توانای خۆت بەپێی قابلیەتی خۆت وەرزشەکەی ئەمە یەک. دوو ئەبێ ئەو وەرزشانە بکەی کە بتوانی لەسەری بەردەوام بی. یعنی کەسێک تەمەنی مەسەلەن 6 ساڵە ناتوانێت وەکو کەسێکی کە تەمەنی 20 ساڵانە وەرزش بکات. کەواتە وەرزشکردن بەپێی قابلیەتی کەسەکە و بەردەوامبوون لەسەر وەرزشکردن هەموو ئەمانە یەک ئەبێتە هۆی پتەوکردنی ماسوولکە، دوو ئەبێتە هۆی پتەوکردنی ئێسک. هەر کەسێکیش ئێسک و ماسوولکەی پتەو بێ کەمتر تووشی پێکانە بێت. باش دکتۆر بەدەر لەوە چه ئازارێکی جومگە و ئازاری ئەژنۆ بە تایبەتی پێویست ببینی دکتۆرەکات؟ واتە هەر ئازارێکی ئاسایی مەرج نیە خۆم و کەس بێتە لای پزیشک، چ ناسەرەوەیە کە بێ لەم ئازارەیە کە پێویستە کایتر پەلە بکرێ لە بینی؟ طبعا هەموو ئازارێکی ئەژنۆکو بێشتر باسم کرد ئەگەر مێژووی پێکانی هەبێت باشتر دکتۆر ببینی. یعنی بۆ نمونە کەسەکە ئەڵێ دکتۆر من ئێستا ئەژنۆ مێشێ مەسەلەن 6 مانگ پێش ئێستا یان 8 مانگ پێش ئێستا من بەرکەوتنێکم هەبووە پێکانێکم هەبووە، ئەوە پێویستە دکتۆر ببینی. دوو هەر ئازارێکی ئەژنۆ ئاوسانی لەگەڵا بێت. ئەمە مانای وایە لەوەچی هەوکردنی لە جومگەکە هەبێ. هەر ئازارێکی ئەژنۆ سووربوونەوەی لەگەڵا هەبێت. ئەمیش بە یەکێکە لە نیشانەکانی هەوکردن. هەر ئازارێکی ئەژنۆ تەقەتەقێکی زۆری لەگەڵا بێت. یعنی هەمومان مەسەلەن لەوەچێ لە ڕۆژێکە 2 جار 3 جار کە لە کاتی هەستان و دانیشتنەوە جومگەکانمان تەقی لێەوە بێ، بەڵام پێڵێن کریپتیشن، بەڵام هەموو تەقەیەکی ئەژنۆ مانای وانە کەسەکە پێویستەکە ئەمە نەخۆشیەشی با بڵین جدی هەیە لە جومگەکەیە. ئەبێ ئازاری لەگەڵا بێ، ئەبێ ئاوسانی لەگەڵا بێ، ئەبێ سووربوونەوەی لەگەڵا بێ، ئەبێ لیمیتیشنی موڤمنت بێ. یعنی چۆن لیمیتیشنی موڤمنت؟ یعنی کەسەکە نەتوانێت جومگەی وەکو جاران بجوڵێن، یعنی ئەژنۆی وەکو جاران بجوڵێن، ڕاکێشان و شتانەوەی باش نەبێت. بەڵێ بەڵێ زۆر باشە. بەدەر لە ئازاری ئەژنۆ چیتر نیشانەیە یاخود نیشانەکانی ڕوماتیزمی جومگەمان پێ بڵێ؟ طبعا نیشانەکانی ڕوماتیزمی جومگە دوو جۆرن.
جۆریشان بریتە لەوەی پێوتێت لۆکال یعنی ئەو ئازاری کە لە جونگەکە خۆی هەیە جۆریشکیان پێوتێت سیستەمی یعنی ئەو نیشانانی کە لە جانی کەسەکە کە لاشی کەسەکە هەم بە شێوەیەکی گشتی هەیە بۆ نمونە ئەوەی کە نەخۆشی ڕۆماتیزمی هەبینی وەکو پێویست ئارەزوی خواردنی نییە وەکو پێویست مەسەلەن ناتوانێت کاروباری ڕۆژانەی خۆی بڵین جێبەجێ بکە بۆ نمونە بەیانیان ئەڵێ دکتۆر من لە سەعات 8ەوە هەڵەسم تاکو سەعات 9 اینجا ژیانم ڕقبوون بەریە یعنی کە بەیانی لەناو جێگەکە خەبەری ئەبێتەوە ئەم کەسە ژیانی ڕقە جونگەکانی ڕقە پشتی ڕقە ملی ڕقە ناتوانێت وەکو پێویست بجوڵێ سێهەم ئەبینی کەسەکە هەنێجار لەوە چێت تای هەبێت تای لەگەڵایە بەڵێ نەرمەتایە گیان هەنێشکە ئەڵێ دکتۆر هەستەکەم زوو هیلاکە بم ئەو و دایمە هەستەکە ژیانی تێک شکاوە ئەمە نیشانە گشتیەکان و نیشانە با بڵین لۆکاڵەکان نیشانە لۆکاڵەکان ئەوانەی کە لە جونگەکە هەمان ئەو نیشانن کە لە سۆفان و خۆشەکانی هەیە باڵێ بەس بە شێوەیەکی تونتر باشە بێگومان بینەرانی خۆشەویست وەکو پێشتریش بۆمان باسکردن لەڕێی تۆر کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورساتوان ئێستا پرسیارەکانتان نووسن ئەوانەی لەوێ ڕاستەوخۆ بینەرمانن و یەکێک لە بینەرەکانمان پرسیاری ئەوەی کردووە دکتۆر ئەڵێ ئەوانەی سەوفانی جونگەیان هەیە وەرزش و جوڵە بۆیان باشە یاخود ئەزەتیانەدا پرسیارێکی جوانە ئەوانەی کە سەوفانی جونگەیان هەیە من خۆم کاتێکە نەخۆشیە بۆلام پۆلینێکم بۆ دوو جۆر یەکەم ئایا بزانم ئازاری جونگەکە یان سەوفانەکەی لە حاڵەتێکی ئەکتیڤە یعنی لە حاڵەتێکی توندایە مەبستمە لە حاڵەتی تون چییە ئەوەیە کە لە ناو جونگەکە ئایا هەوکردنێکی توندی هەیە یانە ئەوش دو ئەوەی کە نەخۆشەکە ئابین و فەحسی بۆ ئەەکەم و هەنجار لەوەکە پێویستەکە فەحسی خوێنی بۆ بنێرم یان ئەشعی بۆ بنێرم ئەگەر کەسەکە هەوکردن لە جونگەکە هەبوو باشتریشت ئەوەیە کە ئێمە بە عیلاج بە چارەسەر هەوکردنەکە لە جونگەکە نەهێڵین اینجا پێی ئەڵێم چ وەرزشکە یعنی دوو نەخۆشیێت بۆ لای من یەکێکیان هەردووکیان سەوفانی جونگیان هەیە بە یەکێکیان ئەڵێم بڕۆ لە بەیانی بڕۆ وەرزشکە بە یەکێکیانم نە تۆ وەرزش مەکە تاکو ئەم عیلاجانە بەکارێنیت و دوایی سرم لێ ئەیتەوە و دڵنیە ئەبمەوەلەوەی کە هەوکردن لە جونگەکەتانەمەوە اینجا بچۆ بۆ وەرزشکردن باش کەواتە بەپێی حاڵەتی بەپێی حاڵەتێک ئەگۆڕ بەڵێ دکتۆرە و ئازاری جونگەی کە لە خەو خەبەرت کاتەوە ئەوە نیشانەیە بۆ چ نەخۆشیێک ئەو ئازارانەی کە لە خەوە خەبەر دەکاتەوە ئەوە بە زۆری لەگەڵ نەخۆشیە ڕۆماتیزمە درێژخانەکان ئاڕوات طبعا ئێمە نەخۆشی ڕۆماتیزمە خەڵک و ئازانی بەس لە جونگە هەیە جۆرێکوانەیە لە نەخۆشی ڕۆماتیزمە کە پێوتێت ئەنکیلۆزین سپۆندیلایتس یعنی بەمەبوونی بڕبڕەکانی پشت کەسەکە یعنی با بڵین لە بەیانیەکی زوو خەبەری ئەبێتەوە لە تاو ئازار و ڕقبوونی جونگەی پشتی ئەوە یەکێکە لە نیشانە دیارەکانی نەخۆشی ڕۆماتیزمێکە دکتۆر چۆن خۆمان پارێزین لە نەخۆشیەکانی جونگە و لە ڕۆماتیزم بە تایبەت و ئایا خۆپارێزشی تایبەت یاخود لە کەسێک بۆ کەسێکترە گۆڕێ و توشبوونەکە بەنسبەت خۆپاراستن لە سەوفان وەکو پێشتر باسم کرد سەوفان یان سوانی جونگە بریتە لە نەخۆشی تەمەن یعنی هەموو کەسێک ئەگەر ئازاریشی نەبێت لە دوای تەمەنی 55 ساڵی بۆ 6 ساڵی ئەگەر بێنیت ئەکسڕێی بۆ بگریت ئەبینی کە ئەم کەسە بە ڕێژەیەک لە ڕێژەکان سەوفانی هەیە بەڵام ئەو کەسە بۆ ئازاری نەبووە لەبەرەوەی وەرزشی باشی کردووە هەنێ خواردنی باشی خواردووە سێهەم ئاگەی لە جوڵەی ڕۆژانی بووە ئێستا بەڕاستی شتێک هەیە لە زانستی تازا پێوتێ ئەرگۆنۆمیک یعنی چی یعنی زانستی ئاگابوون لە کەسەکە لە خۆی مەسەلەن لە کاتی دانیشتنە لە کاتی هەستانە لە کاتی جوڵەیە لە کاتی نووسنە تۆ ئەگەر مەسەلەن ئیشێکی زۆر مەسەلەن کرێکاری ژنەکەیت ئیشێکی قورسیش نەکەی بەس هەر بە ئیشی و کاری ڕۆژانی خۆت ئەگەر لۆدێکی زۆر بخیتە سەر جونگەکەت ئێستا من تو ئاوا دانیشتین مەسەلەن توانم بڵم تا ڕادەیەکی زۆر ئەمە دانیشتێکی تەندروستە وایە بەس ئەگەر بۆ ماوەیەکی زۆر ئەژنۆت بنوشتێنیتەوە وانە قاچ بخیتە سەر قاچ مەسەلەن بە چوار مشکیدا بنیشی ئەمە تۆ خۆیت ئیشێکی قورسی نەکردووە بەس هەر لە دانیشتێکی بەسیتە لۆدێکی زۆر خستە سەر جونگەکە جا ئەم لۆدە بە مروری زەمن بە بەردەوام بوون چی ئەوێ تووشی داخوران ئەبێت جونگەکە یعنی خۆی سەوفانی جونگەهی ئەوە نییە بڵێ وڵا من ئیشی قورسم نەکردو دکتۆر بۆشی تووشی سەوفان بوو تۆ بە ڕۆژانە مەسەلەن بە جوڵەیەکی غەڵەت بە دانیشتێکی غەڵەت بە وەستانێکی غەڵەت بە خەوتنێکی غەڵەت تووشی سەوفان بوویت دکتۆر بینەرێکمان پرسیاری ئەوەی کردووەڵێ من ئازاری ئەژنۆم ئەوەنە زۆرە ناتوانم دەدەقە دانیشم جا پێم بڵێ باشترین جۆری دانیشتن بۆ جونگەکان دانیشتن لەسەر ئەرز و چوار مشقی یاخود لەسەر کورسی و ئەمیش بۆچی ئەڵێ ناتوانم دەدەقە دانیشم بەنسبەت ئەو بەڕێزەوە کە ئەڵێ ناتوانم لەوە چێ ڕێژەی با بڵێن سەوفانەکەی تەوان ئێمە چوار دەرەجەمان هەیە بۆ سەوفان چوار قۆناغمان هەیە لەوە چێ لە قۆناغی سێمیان لە قۆناغی چوارەما بێ
چکە لە قۆناغی سێم و چوارەمە ئیتر ئەو کڕکراگەی کە لەناو لە نێوان هەردوو ئێسکەکەی جومگایە ئەو کڕکراگە بە تەواوەتی ئەتوانین بڵێن داخوراوە نەماوە ئەو کاتێ ئێسکەکان بەرێگەکەوێت و بڵێن لێکخشاندن لە نێوان ئێسکەکانە ڕوئێ و ئازارێکی زۆری ئەبێ و بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە باشترین جۆری دانیشتن ئەو دانیشتنەیە کە کەمترین لۆد لەسەر جومگەی ئەژنۆ بێت بۆ نمونە ئێستا ئێمە خۆمان کاوا دانیشتوین ئەو گۆشەی کە لە بینی با بڵین ڕان و جومگەی ئەژنوایە باشترە گۆشەیەکی وەستاو بێت یعنی با بڵین ئەگەرنەوە بێت یان با بڵین ئەو پەڕی بگاتە گۆشی سەودا تاکو گۆشەکە تیشتر بێ یعنی تاکو ئەژنۆمان زیاتر بنوشتێتەوە تاکو ئەژنۆمان زیاتر بنوشتێتەوە ئەوە لۆدێکی زۆرتر ئەکەوێتە سەر ئەژنۆ یعنی بۆ نمونە لە چوار مشقیەوە تەمان لۆدێکی زۆرەکەوێتە سەری لە کاتی دانیشتن لەسەر ئارزە یان هەنێ جۆری کورسی هەمێک کە ستۆڵی پێ ئەڵێن ئاوادە ئەنیشیت و قاچ ئەنوشتێنیتەوە ئەوەش لۆدێکی زۆرەکەوێتە سەر ئەژنۆ بەڵێ باش کەواتە دکتۆر با بێنە سەر هەندێک پرسیاری دیکە بەڵام بەر لەوە پێم بڵێ بابەتێک هەیە دەرزی بۆ جومگە چەند جۆر دەرزی هەیە کە بۆ جومگە بکرێ بەڕێز لەلایەن زانستیەکەوە بەدڵتە یا بەدڵت نییە یاخود بە پێی حاڵەتەکان دەستنیشان جارە باسی جۆری دەرزیەکانەکەین جۆری دەرزیەکان ئێمە دەرزی ستیرۆیدمان هەیە ئەوەی کە پێوتێت دەرزیە شیرەکە دیپۆمێدرۆڵ دەرزی لینجیمانەیە پێوتێ هایلۆرۆنیک ئەسید ئەم دوو جۆرەی دەرزی حازرکراون یعنی لە سەیدەلێکە وەریەگرێت جۆری سێمیان بریتێ لە دەرزی پلازما دەرزی پلازما کە PRP پێڵێن ئەمە چییە ئەمە لە خوێنی نەخۆشەکە دەریهێنیت جا بەڕاستی من دوو جۆرەکەی کە ئەوە لە سەیدەلێ هەیە چیت بە نەخۆشەکە ئاڵێ ئەهێنێت و دکتۆرەکە دکتۆری پسپۆری ئێسک و جومگە لێ ئاات و ئەوە بەس جۆری سێمیان کە جۆری پلازمایە من زۆر نەخۆشیە بۆ لام ئەڵێ دکتۆر دەرزی پلازمان بۆ بکە بۆ دەرزی پلازما ئەبێ کەسەکە کۆمەڵێ با بڵین سیفاتی تیاابێ یعنی بۆ هەموو کەسی ئێمە ناتوانین دەرزی پلازماکەین بۆ نمونە ئەگەر کەسێک جگەرەخۆرێکی زۆر بێت و خوێنی خست بێ یان ئەوانەی کە خەپلەکانی خوێنیان زۆر کەمە ناتوانین بۆیان بکەن یان ئەوانەی کە حەپی دژە خەپلەکانی خوێن وەکو ئەسپرین بەکارێنین ئێمە ئەم دەرزیە ناتوانین بۆی بکەین کەواتە بە شێوەیەکی گشتی ئەو سێ جۆری دەرزیمان هەیە و جۆری دەرزیەکانیش با بڵین احتیمال دەکاتە سەر قۆناغی نەخۆشیەکە یعنی بۆ قۆناغی یەک بۆ قۆناغی دوو بۆ قۆناغی سێمی سەوفان نەتوانین ئەم دەرزیانە بەکاربێنین بەڵام لە قۆناغی چوارەمە بەڕاستی هیچ سوودێکی نییە ئەم دەرزیانە ئەگەر بۆ نەخۆشەکەشی بکە هیچ سوودێکی نییە باش کەواتە بەپێی حاڵەتەکەی ئەگۆڕێ و بەپی جۆری دەرزیەکان من بەنسبەت خۆمەوە ئەگەر نەخۆشەکە گونجاو بێ بۆ دەرزی پلازما بە باشتری نەزانم چونکە بەڕاستی زۆر توێژینەوەم خوێندۆتەوە یعنی تازەترین توێژینەوەکە لە مانگی 5 کرابوو توێژینەوەیەکی زۆر بوو لە یعنی تقریبا نزیکی 200 نەخۆشیان هێناوە هەر سێ جۆرەکەی دەرزیەکان بۆ کردوونەوەی کە باسم کرد دەرزی ستیرۆیدی دەرزی لینجی و دەرزی پلازما دەرکەوتووە کە دەرزی پلازما باشترینیانە بۆ لەبەر ئەوەی لە خوێنی نەخۆشەکە وەرێگری دوو هیچ ئاکامی دەرەنجامێکی خراپی نییە یعنی هیچ ساید ئیفێکتێکی نییە باش دکتۆر پرسیارێک هاتووەڵێ کە بەڕێگای ڕۆم ئازارەکەم زیاترە بێت ئەمە نیشانەیە بۆ سەوفان بەڵێ نیشانەیە چونکە ئێمە هەنێ جار جیاوازی لە نێوان با بڵین سەوفانی جومگەیان سوانی جومگە لەگەڵ نەخۆشی ڕۆماتیزمەکانە بەوە ئەەکەین لە نەخۆشی ڕۆماتیزمەکانە کەسەکە ئەڵێ دکتۆر تا ئەجوڵێم عیبم نییە کە دائنیشم یان ئەمە بخەوم ئازارم هەیە بەڵام سەوفانی جومگە بەعکسەوەیە تا کەسەکە بجوڵێت و لۆت بخاتە سەر جومگەکەی ئازاری زۆرترە بەس کە ئیسراحەتەکە باشترە بێت کەواتە بێ ئەمە زیاتر لەگەڵ سەوفان ئاڕۆ بڵێ باشە ئەگەر ئەژنۆیەک لە ناوە زەبری پێگەشتوێ و سوار بوو بێت ئەمە چی بکات ئەگەر زەبری پێگەشت بێ و جومگەکەی سووا بێت طبعا ئەو کاتە ئێمە دوای ئەوەی کە دکتۆرەکە ئیبینێت فەحسی بۆکە ئەو کاتە قەرارەیە ئایا چ جۆرێک لە با بڵێن تشکی بۆ بنێرێ هەنێجار لەوە چێ بە سۆنەرێک پێویستکە سۆنەرێکی بۆ بنێری سۆنەری ئەژنۆ یان هەنێجار شعاعی تەنووری ئەوەی کە پێڵێن MRI بۆ نێرین دوای ئەوەی کە نەتیجەی ئەوە هاتەوە ئەو کاتە بەپێی ئەوە چارەسەری بۆ ئەوکەی دکتۆرێکێک کە ڕۆماتیزمی جومگەی هەبێ ژیانی چۆن بەڕێ بکە خواردنەکانی چی بن خەوی چۆن بێ سەرما و گەرمە ئەمانە تا چەند کاریگەری هەیە وڵایوانی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە طبعا نەخۆشی ڕۆماتیزمە جۆری زۆرە بەڕاستی و جەناب دەزانی نەخۆشی ڕۆماتۆیدمان هەیە نەخۆشی گورگە سوورەمان هەیە نەخۆشی ڕۆماتیزمی پێستمان هەیە زۆر جۆری هەیە ڕۆماتیزمە بەپێی جۆری نەخۆشیەکە دوای ئەوەی کە پشکنینی بۆ ئەەکەی و چارەسەری گونجای بۆ دەئانی نەخۆشیەکە لە حاڵەتی ئەوە ئابێت با بڵین نەخۆشەکەی کۆنتترۆل بکرێت بەنسبەت ئەو خواردانەی کە ئەیخوا زیاتر ئەو خواردەمەنیانە بخوا کە زیاتر ڕێژەی ڤیتامین دییان تایە
و بەنسبەت خۆپاراستن لە تەڕی و لە سەرما باشترەکە زۆر یعنی بڵێن سەرمای نەبێت چکە بە سەرما ئەو شلەلینجەی کە لە ناو جونگا هەیە زیاتر خەستە بێتەوە ماسوولکەکان زیاتر کرژە بن جوڵەی خوێن لە دەوروبەری جونگەکانە کەمە بن کەواتە سەرما بە شێوەیەکی گشتی توانین بڵێن باش نییە بۆ نەخۆشی ڕۆماتیزمەکان خواردنەکان ئەو خواردنەوانەیە کە ڤیتامین دییان تێوەکو پێشتر باسمان کرد ئەوانەی کە ئۆمێگا فریان تایە چای سەوز ئێستا دەرکەوتووە زۆر باشە بۆ ئازاری جونگا ئەوەی زەردەچەوە یان با بڵین بیبەری تون ئەمە بە شێوەیەکی گشتی توانین بۆ هەموو نەخۆشی ڕۆماتیزمەکان باش بێ بە مەرجێ نەخۆشیەکە مشکلەی گەدەی نەبێت ئازاری پشت ئەشێ هۆکارێکی ڕۆماتیزم بەڵێ وەکو پێشتر باسم کرد یەکێ لە نەخۆشی ڕۆماتیزمەکان کە پێوتی ئەنکیلۆزین سپۆندیلایتس کەسەکە با بڵین ئازاری فقراتی هەیە بەداخەوە زۆر جار هەندێک نەخۆشە بینم ئەو نەخۆشی هەیە یعنی بڵێن ڕۆماتیزمی پشتی هەیە چون نەشتەرگەریان بۆ کردووە و بەداخەوە هیچ سوودێکی نەبوو نەشتەرگەریەکە باشە دکتۆر نەخۆشیەکە گۆشتی سوور بخۆی خراپە بیت و نەخۆشی پاشاکانی پێڵێن ئەمە چییە؟ طبعا نەخۆشی پاشا میشێکێکە لە جۆرەکانی هەوکردنی جونگە ئەو کەسانەی کە نەخۆشی پاشایان هەیە مادەیەک هەیە لە خوێنە کە پێوتی یوریک ئەسید یوریک ئەسید لە خوێنیانە بەرزە بێتەوە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی ئەم یوریک ئەسیدە چییە؟ ئەوەیە کە گورچیلەکان ئەم مادەیە ناکەنە دەرەوە لە ڕێگەی میزەوە لە ئەنجامی ئەوە ئەم مادەیە لە خوێنە کۆ بێتەوە دوو ئەوەی کە لە خوێنە کۆ بووەوە گەشتە ڕێژەیەکی دیاریکراوە یعنی تاکو حوت ئێمە پێ ئەڵێن طبیعیە لە دوای حوتەوە ئەم یوریک ئەسیدە چییە کە ئەم مادە کیمیای با بڵێن لە جونگەکانە ئەنیشێت کە لە جونگەکانە نیش تووشی هەوکردنی جونگەکانە بێت ئەمە بریتە لە نەخۆشی دەردەپاشە و بەنسبەت ئەوەی کە ئایا گۆشت بخۆیان گۆشت نەخوا طبعا گۆشت مادەی پیورینی تێ هەموو ئەو خواردەمانیانەی کە پرۆتینی زۆر تایە لە کۆتایەکەیە ئەبێتەوە یوریک ئەسید کەواتە باشترە یعنی من زۆر جاربان خۆشی ئەڵم نێک بە تەواوەتی نەیخۆی کەمی بکەرەوە مەسەلەن لەگەڵ هەموو ڕۆژێکە تۆ گۆشتی خواردو بیکە بە هەفتەی جارێک هەموو ڕۆژێک مەسەلەن پرۆتیناتی خواردو بیکە بە هەفتەی جارێک باشە بۆچی دەردە پاشای پێڵن دکتۆر وەڵای کاتی خۆی پاشاکان گۆشتیان زۆر خواردووە ئیتر لە جامیەوە با بڵێن ئەوان زیاتر تووشی بوون باشە ڕۆیشتنێک کە لەگەڵ جونگەکان تەقەتەق بکا بەدەم ڕێگەوە ئەمەش نەخۆشیە بەڵێ وەکو پێشتر باسم کرد ئەوە یەکێکە لە نیشانەکانی سەوفانی جونگە تەقەتەق یەکێکە لە نیشانەکانی سەوفانی جونگە بەس بە تەنها نیشانەنی یعنی تەنها نیشانەی کە هیچ کەسێ جونگەکانی تەقەتەقی کرد بەڵێ من تووشی سەوفان بووم یان من تووشی نەخۆشی جونگە بووم ئەگەر تەقەتەق ئەو علاماتانەی لەگەڵانە بێ سووربوونەوە ئاوسان ڕقبوونی جونگەی لەگەڵانە بێ ئەتوانین بڵێن شتێکی ئاساییە پرسیاری چرا تۆڵێ لە ڕۆشتنی ئاسایی لە تەختیا کێشەم نییە بەڵام لە قادرمەیە ئازاری ئەژنۆم هەیە ئەوە بەڕاستی ویشێکە لە نیشانەکانی سەوفانی جونگە چونکە لە کاتی سەرکەوتن بەسەر قادرمایان دابەزین جونگەکان ئەنوشتێنەوە کاتێککە جونگەش ئەنوشتێتەوە ئەو پرێژەریان با بڵێن ئەو زەختەی کە لە ناو جونگەکایە زیاد بێ کاتێککە زیاد بوو ئازار دروستە بێت و تەقەتەقەکە دروست دەبێت دکتۆر چی ماوە پێم بڵێ ڕۆژانە بەڕێستان چارەخوازی زۆرە بینن لەگەڵ چیا گرفتان هەیە کە لێک تێنەگەیشتنێک یا شتێک زۆر ڕوون نەبێ لای خەڵک یا لە چۆنەتی بەکارهێنانی دەرمان بێ یا هەر شتیشتر بێ لەم خولەکەی کۆتایی پێم وەڵاهی ئەوەی کە مشکلەیە لەگەڵ ئێمە من کە بەنەخۆش ئەڵێم بچۆ ریاضە بکەوە ئەزانێ ریاضە یعنی بەرزکردنەوەی ئاسن و ئەوەیە من ریاضە بە پێی تەمەنەکان بەنەخۆش ئەڵێم بۆ ئەو نەخۆشانەی کە سەوفانی جونگەیان هەیە و تەمەنیان لە سەر و 50 ساڵەوەیە باشترین وەرزش بۆیان چییە؟ ڕۆشتنە باشترین وەرزش ڕۆشتنە ڕۆشتنەکە ئەگەر بتوانێت لە هەفتەیەکە بۆ ماوەی 2 کاتژمێر یعنی لە هەفتەیەکە بۆ ماوەی 2 کاتژمێر بڕوا بە پێ زۆر باشە یعنی ئێمە ئەو 2 کاتژمێرە تەوزیعی سەر هەفتەکەیەکەین یعنی لە ڕۆژێکە هەچ کەسێک ئەو نەخۆشایان کە سەوفانیان هەیە بتوانێت نیو سەعات بە پێ بڕوات باشترین جۆری وەرزشە جاریش کە ئێڵێمەوە هەچ کەسێک سەوفانی هەبوو نەڵێ من بۆچی وەرزش بکەم خۆ من ناتوانم لە قاعە ئاسن بەرزکەمەوە وانە بەس ڕۆشتن ئەتوانێت جونگەکان بپارێزی یاخود ئەگەر تووشی سەوفانی جونگەش بووی ئەتوانێت چارەسەرێکی باش بێت باشترین چارەسەر بەڕای من و بەزانست سەلمێنداوە بریتە لە ئەکسەرسایز یعنی وەرزشکردنیش بۆ تەمەنی سەر و 50 ساڵ بریتە لە چی بریتە لە ڕۆشتن ئەگەر بتوانێت لە ڕۆژێکە نیو سەعات 30 خولەک بە پێ بڕوە باشترین جۆری وەرزش ڕێنماییەکەی کە شاخەوانی بکەن ئەوانەی کە سەوفانیان نیکن کە من ئەڵێم وەرزش یعنی ڕۆشتن بە عەرزێکی تەختە زۆر باشە چکە لە شاخەوانیە یعنی چانسی ئەوەی زۆرە بێ احتیمالاتی ئەوە زۆرە بێت کە تووشی پێکان بێت بێگومان سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ زانیاری وەردەکانت